ساڵانێکی درێژە کە حکوومەتی تووشیا بەشێک لە ناوچەی کوردستانی داگیر کردووە، ئەرێمی داگیر کردووە و ناوچەکەی کردوتە ژێر هەژمونی خۆی ئەم لە ڕووی سیاسیەوە ئەم لە ڕووی عسکەریەوە بە تەواوی و بۆ ئەو ئامانجەشی پارتی دیموکراتی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان خستۆتە ژێر فشارێکی جددی بۆ ئەوەی کە نەتوانێت لە بەرامبەر ئامانج و ئەهدافەکانی تورکیاکە لە ناوچەکە هەیەی ڕێگری بکات. دیارە دەبینین گەنجانی بادینان حەز بۆ مەترسی حکوومەتی تورکیا دەکەن کە ئێستا لە ناوچەکە هەیە، بۆیە دەنجی ناڕەزایەتی خۆیان دەربڕیەوە بەرامبەر حکوومەتی تورکیا و ناڕازیشن لە سیاستەکانی حکوومەتی هەرێم، چونکە بۆی کە حکوومەت تووشا دەیەوێت ناوچەکە داگیر کاتەوە خەڵکی کورد لە ناوچەکەدا بسڕێتەوە. بۆیە تورکیا فشارەکانی خۆی زۆر جدی کردوتە سەر حکوومەتی هەرێم بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی کە ئەو گەنجانە کە ئەوەیەکیان بۆ دانێت بربەستێکیان بۆ دانێ و لانی کە پاشەقشیان پێ بکە و بیانگرێ بە بیانی ئەوەی کە ئەوانە بوونەتە بەشێک لە سیاسەتی پەکەکە و دەیانەوێت کردەوەی تیرۆریستی لە ناوچەکە ئەنجام دەنیان و هێرش بکەنە سەر کونسڵگەریەکان و بیانەوێت پارێزگاری هەورێر تیرۆرکەن لە کاتێکدا ئەو گەنجانە جگە لە داخوازی ئەویان هەیە کە ناوچەکە لە مەترسیەکانی تووشیا پارێزراو بێ و دەیانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان ناوچەکە ئەو ناوچانە خەڵک بە ئارامی تێدا بژی جگەلەوە هیچ نیاز و مەرامیشی دیکەیان تێدا ناخوێنینەوە، چونکە ئەوانە پێشتریش لە ڕابردوشدا دەنجی ناڕازی خەڵکی ناوچەکە بوون. بە دیوەشی دیکە داگەر تەماشای بکەین ئەو ڕێکەوتنی کە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا هەیە یان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لەسەر چۆڵکردنی شنگال لە هێزەکان تۆزێ بربەستی زۆری هات و کاردانەوەی زۆری لێ تەیابوو، بۆیە هەست دەکەین ئەو ڕێکەوتنە تۆزێ بە مردووی خەریکە لەدایک دەبێت. حکوومەتی تورکیا بۆ ئەوەی ئامانجەکانی خۆی بپێکێ و بۆ ئەوی بتوانێت ئەو هێرش بکاتە سەر و هێزانە فشاری خستۆتە سەر حکوومەتی هەرێم بۆ ئەوی کە شەڕێک لە ناوچەکە دروست بێت تا بتوانێت ئەو ناوچانە کۆنتڕۆڵ کا و داگیری کاوە سیاستەکانی خۆی لێ جێبەجێ بکە. لەو ماوەی ڕابردووەدا کە بینیمان لێدوانی توندی بە تایبەتی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان لە هەڵکشاندا بوو، بێگومان ئەمە خواستی شەقام نییە و خواستی گەلی کورد نییە و خواستی هێزەکانیش نییە، ئەمە ڕاستەوخۆ خواستی دەوڵەتی فاشیستی تورکە بە تایبەتی و لە سەروی هەمویانەوە ئەردۆغانی فاشیستە. هەمومان ئاگداری جموجۆڵی دەوڵەتی فاشیستی تورک و ئەردۆغانی دیکتاتۆرین بە تایبەتی، دەبینین پەلامار بە هەموو لایەکەوە پەلاماری هەموو وڵاتانی دراوسێ و غەیرە دراوسێش دەدا، پەلاماری ئەرمینیا دەدا، پەلاماری لیبیا دەدا، پەلاماری قوبرس دەدا. ئەمە نیشانەی پاوەندخوازی ئەردۆغانە، نیشانەی خۆسەپێنی ئەردۆغانە. دیارە بە شێوەیەکی تری دەوڵەتی عوسمانی دەیەوێت دەوڵەتی عوسمانی یا خلافەتی عوسمانی زیندوو کاتەوە، هەموو نەتەوە جیاوازەکان، هەموو ڕەنگە جیاوازەکان بکاتە ژێر ڕکێفی خۆیان و لە بەرژەوەندی نەتەوەی تورکدا بەکاربێنێ. خۆشبەختانە بینیمان لێدوانی سەرکردەکانی پارتی کرێکارانی کوردستان لێدوانێکی ئیزابیە و خۆڕاگرن و دەبێت هەموو هێزەکان چاو لەو خۆڕاگریە بکەن شەڕی ئێمە بەرامبەری داگیرکەران بێن نەک بەرامبەر هێزە کوردیەکان بێت. لە 2010دا ئەوەی زەرمەندی سەرەکی ئەبێت پارتی دیموکراتی کوردستانە، دەوڵەتی تورک دوژمنی هەموو کوردیەکە. پارتی دیموکراتی کوردستان ئەگەر خۆی بە هێزێکی کوردی دادەنات نابێ بچێتە ئەو پیلانەوە و لە سەرویانەوە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بارزانی ئاگادارە و دەبێت پێش لەو لەشکرکێشیە بگرێت، دەبێت پێش لەو ئاڵۆزیانە بگرێت کە دوژمنانی کورد و کوردستان دەیانەوێت بیکەنە نێو ماڵی کوردەوە. نەبوونی یەکدەنگی یەکگوتاری یەکڕیزی یەکهێزی لە نێوان پارتولانە کوردستانیەکاندا زەرێکی زۆری پێگەیاندووە. ئەمە لە ساڵ 2012 کە بەردی بناغی یەکێتی نەتەوەی دانرا چەند کۆبوونەوە گفتوگۆیە کرا ومێدی زۆری لەسەر هەڵسندرا، بەڵام دواتر بەداخەوە بە هۆی چەند هۆکارێک ئەو هەوڵانە پەخران بەداخەوە بەهۆی نەبوونی یەکگوتاری یەکدەنگی یەکێتی نەتەوەی لە نێوان پارتولانە کوردستانیەکان لە هەر چوار پارچەی کوردستاندا ئێمە زەرەر و زیانێکی زۆرمان بەرکەوتووە
لە باکوور لە قەندیل لە ڕۆژاوا لە باشوور لە ڕۆژهەڵات ئێمە زۆرترین زەرەری پەرتەوازایی بەر ئێمە کەوتووە و زۆرترین قازانجیش لە پەرتەوازایی نێوان ڕیزەکانی پارتولانە کوردستانیەکان دوژمنانی ئێمە کوردویانە کە کاتێک ئێمە پەرتەوازەین کاتێک کە ئێمە ناکۆکین ئەوان بە ئارامی دەخەون کاتێک کە ئێمە ناتەباین و هێرش دەکەینە سەر یەکتر و قسە بە یەکتر دەڵێن ئەوان کەیف خۆش دەبن هەر ناکۆکێک لە نێوان ئێمەدا بێ ئەوان بە ئارامی لێ دەخەون جا ئەو دوژمنە فەرق ناکە ئێمە خۆ هەرێمێکین ئێمە نەتەوەیەکین هەر چوار دەورەمان بە دوژمن دەورە درراوە هیچ وڵاتێک دۆستمان نییە هەموو لایەک لەسەر هەر شتێک کۆک بوون دوژمنانی ئێمە لەسەر کێشەی کورد لەسەر پرسەکانی کورد کۆک و تەبانە یعنی زۆر کاتەوەمان بیستووە لە کاتی ڕێفراندۆم بنمونە نە تورکیا لەگەڵ سووریا نە سووریاش لەگەڵ تورکیا هیچیان کۆک و تەبانە بوون بەس ئەگەر هاتە سەر کێشەی کورد و سەر پرسی ڕێفراندۆم هەمویان هاتنە تەنیژ یەکتر و بە هەر چوار دەوڵەت دژمان وەستانەوە